ئافرەتێک گێڕایەوە و کچێکی زۆر بەدین و بە ئەخلاق بوو تەلەفۆنی بۆ من گەروتی من تا ئێستا داواکارم نەهاتووە لە کولی شەریعە خوێنم لە کولی شەریعی هەڵەبجە بوو ئافرەتێکی زۆر بە ئەخلاق انشاءالله گوێ لە دەنگ مەبێ چونکە من ئەمە وەکو شتێکی گەڕمەوە ئێستش خۆزگای هەموو ئافرەتێ وابوو ئەوە نەجێی شانازیە وتێ تا ئێستا هیچ داواکاریەکم نهاتووە وەمزان پێرار بوو هەندێکیشتان دانیشتبوون لە مەجلیسەکە تەلەفۆنێکی جواب بمایەوە وتم وتی ئەترسم نوقسانیەکەم تیا بێ نوقسانیەکەت چییە؟ وتی هەندێک لە ڕەفیقەکان مەڵێن تۆ بۆ ڕوونایی بە قورئان ئەوە نوقسانیەکەتە سەیری قورئان ناکەی قسەیان لەگەڵا ناکەی بۆیە کەس داوات ناکە یعنی کجوا ڕاهێن ئیلا بێ بە حرامی لەگەڵ کوڕ قسە بکەن جا کوڕ داوایەکە وڵات پیاوە زەغیرەت و شەرەف و کەرامەتی هەبێ قەت ئافرەتێ نایەنێ بە حرامی قسەی کرد بێ لەگەڵ پیاو مزگەتیاشیانە بێ ئەو ئافرەتێکی هاوشێوەی خۆیەتی بابی هێنێ والخەبیثات للخەبیث والخەبیثون للخەبیثات دایەتەکە واڵێ پیس بۆ پیس بڕۆ بیانە پیرۆزە بێ جا طبعا من وتم قسە ناکەی لەگەڵ پیاوەتی نەخێر وتم سەلام وشتیشە نییە لەگەڵ کوڕی کولێگەوتی نەخێر وتم ئێ بەساقاوە ناوێرن جورئەت ناکەن بێنە پێشت بڵێن ئەمانەوێ قسە لەگەڵکەین بۆ زەواج وتم ئەوانی کامی وایان پێڵێن ئەڵێن ئەمانەوێ قسە لەگەڵکەین بۆ زەواج بەڵام بۆ کەپڵایەتی خۆکچەکە خۆشی زانێ بۆ کەپڵایەتی بەڵام هەریکا لەگەڵی حتا جاری وایە لە کەپڵایەتەکەش پەشیمانە بێت تۆ کچەکە وازی لێ نایەنی زۆرە لەو نمونانە خۆشی ما وتمە لەسەر ئەخلاق و ڕۆشتی خۆت بەردەوام ببزانە خوای پەروەردگار چۆن پاکترین پیاوەکاتە نەسیبت مەگەر پێشت خۆشە من باشترین پیاوە نێرمە داوات ئەو بوو وتی پەلەی زەواجم نییە وتی بەس ڕەفیقەکانم وایان لێ کردوم تووشی نەخۆشی نەفسی بوو متوانە تۆ هەڵبەتە نوقسانیەکت هەیە بۆیە ناوێت نزیکی پیاوکەوی یعنی بە زۆر ویستویان تووشی حرامیکەن لە کولی شەریعەشە ئەوە حاڵی و خەڵکیە